یەکی ئایاری هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی کرێکاران دیاری کراوە. کرێکارانی هەرێمی کوردستانیش لە دۆخێکی کارەساتباردان و بەدەست خراپی ئاستی گوزەران و بژێویەوە گیرۆدان. ڕۆژی جیهانی کرێکاران هاوکاتە لەگەڵ بەردەوامی ڤایرۆسی کۆرۆنا کە بەهۆیەوە کرێکاران ئەو بڕەکارێکەمەی هەشیانە لە دەستیانداوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە سەردەمی کۆرۆنا هیچ هاوکاریەکی کرێکارانی نەکردووە. تەنانەت ئەو 24 ملیار و 600 ملیۆن دینارەی حکوومەت لە سەرمایەداران کۆی کردەوە هاوکاری کرێکاران و خەڵکی کەم دەرامەتی پێ نەکرد. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە شاری سلێمانی یەکێتی سەندیکای کرێکارانی کوردستان داوای کرد حکوومەتی هەرێم قەرەبووی کرێکاران لە سەردەمی کۆرۆنا بکاتەوە و بودجەیەکی تایبەتیش بۆ بیمەی بێکاری تەرخام بکات. هێنانی کرێکاری بیانی لەلایەن خاوەن کار و کۆمپانیاکان سنووردار بکرێ و سەندیکاکانی کرێکاران و هەماهنگ بن. قەرەبووکردنەوەی کرێکارانی بیناسازی لەلایەن وەزارەتی کارەوە کە بەهۆی کەرەنتینەوە بێکار کراون. بەگەڕخستنەوەی پارەی پاشەکەوتی کرێکاران لە پرۆژەی وەبەرهێنان و خزمەتگوزاری بۆ کرێکاران. حکوومەت قەرەبووی شۆفێرانی تەکسی و پاسەکانی ناوشار و دەرەوەی شار و بارهەڵگرەکان بکاتەوە کە بەهۆی پابەندبوونیان بە قەدەغی هاتوچۆوە ببەخشێن لە ڕسوماتی ساڵانە و کاتی کارکردنیان. هەر بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکارانەوە 28 ڕێکخراوی بواری کرێکارانی کۆمەڵگەی مەدەنی لە سلێمانی یاداشتێکی ناڕزایەتیان ئاراستەی حکوومەتی هەرێم کرد. ئەو ڕێکخراوانە ئاماژە بۆ دەکەن لە سەردەمی کۆرۆنا بەهۆی بێکاری و نەبوونی موچەوە کرێکاران و موچەخۆران تووشی شڵەژان بوون و سێ سەرۆکایەتیەکەی هەرێمیش بێدەنگن. خەڵکی هەژار و بەشمەینەت لە وڵاتێکدا دەژین کە سەر زەوی و ژێر زەوی پڕە لە سامانی سروشتی و کرێکاران و زەحمەتکێشان شەو ڕۆژ خەریکی کارکردنن، کارکردن و پێشکەشکردنی خزمەت گوزاریەکانن، بەڵام بێبەشن لە خۆشگوزەرانی و ژیانێکی شایستە. حکوومەت پێویستە لە باج و پارەی ئاو و کارەبای سەرهاوڵاتیان و کەرتی تایبەت خۆش بێت و لە بەرامبەریشدا خاوەن مڵکەکان لە کرێچیەکانیان خۆش بن. پێویستە حکوومەت و کۆمپانیاکانی کەرتی تایبەت قەرەبووی هەموو ئەو کرێکارانە بکەنەوە کە سەرچاوەی داهات و گوزەرانیان لەدەستداوە. دەبێ حکوومەت بیمەی بێکاری بۆ هەر کرێکارێکی بێکار بێ جیاوازی ڕەگەز لە 18 ساڵ بەسەرەوە دابین بکات. ڕۆژی جیهانی کرێکاران لە کاتێکدایە کرێکارانی کوردستان بەدەست نەبوونی کار و خراپی ئاستی بژێوی گیرۆدەن. حکوومەتی هەرێمیش لە سەردەمی کۆرۆنا جگە لە کەرەنتینەکردنی کرێکاران هیچ بودجەیەکی بۆ قەرەبووکردنەوەیان دابین نەکرد. لە هەمان کاتیشدا هیچ بڕیارێکی بۆ لێخۆشبوون لە باج و ڕسومات و کرێی خزمەتگوزاریەکان بۆ سوکردنی ئەرکی سەرشانی کرێکاران دەرنەکرد.